دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لە ئاهەنگێکدا خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە 20 قورئان خوێنی لاو کە تەواوی قورئانی پیرۆزیان لەبەر کردبوو. ئەوانەشی کە قورئانی پیرۆزیان لەبەر کردووە دەڵێن بەشداریکردن لە ئاهەنگێکی لەم شێوەیە وەرگرتنی خەڵات بەهۆی لەبەرکردنی قورئانەوە جێگای شانازیە و هەرگیز لە بیرمان ناچێتەوە. سپاس خۆی پەروەردگار دەکەم بەڕاستی هەستێکمێ بەڕاستی چۆن دڵی باس ناکرێ ئەوەندە هەستێکی خۆشەوە داوا لە هەموو گەنجە بەڕێزانە دەکەم داوا لە گەنجانی کوردستان دەکەم کەوا کەسێک دەهێوێ بەختەوەر بێ هەکێ دەهێوێ بەختەوەر بێ با لە خزمەت قورئاندا بێ هەر کەسێک دەهێوێ بەختەوەر با لە خزمەت قورئاندا بێ لە دوای قورئان هەمووی کاو باە بەڕاستی هەر کەسێک دەهێوێ بەختەوەری دنیا قیامەت با لە خزمەت قورئاندا بێ. قورئان خوێندن و لەبەرکردن هیچ بە هیچ نەوعەچی قورس نییە بەس ئەو کەسە لەسەر خۆی قورسی نەکا یەکەم جارەوە ئیخلاسیەتی هەبی لە بۆ خی گەورە ئەوە پێشی هەمووی دوایە قورئانیش هەروەچی هەر علمەچی دیکە یعنی وەچی ئەو علمانە نییە لە هەمووی لە پێشترە زۆریش ئاسانە خی گەورە بخۆی لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر خی گەورە ئەو قورئانەی زۆر بە ئاساندی دایبەزاندیە و هەمووی تێگەیشتنە ئەگەر تێگەیشتی دەزانی لەبەریشی بکەیت. سەرۆکی دەستگاکەش ڕای دەگەیەنێت لەسەر خزمەتی قورئان بەردەوام دەبن و وەک هەمیشە دەرگایان بەڕووی هاوڵاتیاندا بۆ دروستکردنی نەوەیەکی پەروەردە و دروست و قورئان خۆیان کراوەیە. ئێمە 28 کتابی قورئان لەبەر بوو کەوا داخل ئەو اختیبارە بوون بەڵام تەنها 20یان دەرچوو لەبەرەوەی لە 185 کەمتر ئێمە بە سەرکەوتوماندانەنا بەرەوەی قورئانە ئیتر غیری ئەو 28 ئیتریشمانمانە ئەلحەمدوللا بەڵام دیارە وەکو بڵێ لە مراجعە و لە خۆیان ڕانەدیت کە تێدا بەشدار بن بە پشتوانی ڕەب العالەمین لە ساڵی داهاتووش بە هەمان شێوە فترەیەک تهدید دەکەن مدەیەک تهدید دەکەن بۆی ئەوانەی کە قورئانیانەوە لەبەرەوەی ئێستا مەجموعەیەش تەواویان کرد مەجموعەیەش کەوا بەڕێوەن ئیتر ساڵانە بەنیازین بە پشتوانی ڕەب العالەمین ئەو لیژنەیە دادنیشێ و موعید تهدید دەکا و اختیباریان دەکاتەوە بە پشتوانی خوا ئێمە عهدمان دایتە ڕەب العالەمین کە بەردەوامی لەسەر ئەو ڕێگایە و ئینشاءڵڵا وعدەش بە کۆمەلگا و میلەتی خۆمشمان دەدەین کە بەردەوامی لە خزمەتکردنی ئەو کۆمەلگایە لە خلالی پێڕاگەاندنی کەسانێک کەوا هەڵگری ئەو قورئانە بن تاوەکو لە بەریاندا بحەسێنەوە. مامۆستایانی ئاینیش داوا لە دایک و باوکان دەکەن مناڵەکانیان لەسەر قورئان پەروەردە بکەن و بۆ ئەوەی لە هەردوو دنیا شانازیان پێوە بکەن. داواکارم ئەوەیە لە باوکان لە دایکان لە ئەو گەنجانەی کە تازە پێ ئەگەن بزان ئەگەر تەمەنی خۆیان بۆ ئەو قورئانە سەرف بکەن ڕۆژی قیامەت بێەوەی لە دنیا بنە کەسایەتیەک چونکە خەڵکی ئەو کاتە خەڵکی دووریش حەزەکات فەخری پێ بکا بڵێ ئەمە خزمی منە خەڵکی واشەیە کە دوورە لە قورئان و دایک و باوکی حەزەکەن نەڵێن ئەم ئەولادی ئێمەیە بۆی وە کەسەی بێوێ بەختەوەر بێ دایک و باوکی بێوێ ئەولادەکەی لە دنیا پێش ئاخرە سوودی پێ بگەێنێ لە پاش مردنیش دوعای خێری بۆ بکە و سەدەقەی جاری بێت بابیکە بە ئەهلی قورئان. دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کە نزیکەی 12 ساڵە دامەزراوە نووسینگەی سەرەکی لە هەولێرە و ئێستا خاوەن 4 لقی فەرمیە و 4 لقی ئەزمموی هەیە بە بڕوای شارەزایان ئەگەر ئەم جۆرە دەستگا ڕۆشنبیریە پەروەردەیانە ڕێگەیان بۆ خۆش بکرێت تا فراوانتر بن و خەڵکانێکی زیاتر لە خۆیان بگرن ئەوە شیرازەی کۆمەلگا پارێزراو دەبێت و ڕووداوە کارەسات بارەکانی کوشتن و بڕین و دزی و بە ڕێژەیەکی بەرچاو کەم دەبێتەوە کە لە ئێستادا لە حاڵەتەوە بووە بە دیاردە و هەفتانە چەندین ڕووداوی کوشتنی جەرگ بڕوو ناخەژێن لە هەرێمی کوردستان ڕوودەدەن. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.